بەڵاو و ڕێز ji min dexîrê şemoji dengê Amerîka li Washington û gelek bi xêr hatin temaşekirina demek dî Kurd Connection. لەلای منیشەوە حەیدەر کەریم ئەم کاتتان خۆش ئەم بەرنامەیە کورد کنێکشن تایبەتە بە ساڵیادی کارساتەکەی شنگال کە تێیدا بە هەزاران ئێزیدی بوونە قوربانی هێرشەکەی داعش بەڵام لە پێشدا لەگەڵ ڕووداوی تر. لێ کاتالۆنیا سەرۆکی حکوومەتە خۆجیهی ئارتر مازداخوازە هەڵبژاتنین پێش وەخت کرد لە داویە مەها ئەیلۆنی بە مەبەستا بەکارینان ئەوان وەکە ڕیفراندۆمێ ji بۆ سەرخۆبوونی ji ئیسپانیا. پارتیا دەسەڵاتدارە بریزماس و پارتیا چەپگر ئا کۆماری ئا دووەم لێ کاتالۆنیا کاندیدین هەف پیشک هەنە و دیبێژن ئەگەر وان پڕانیە دەنگان بدەست بە ئینا ئەوێ ji ئیسپانیا جودا بن. برێزماس یاسایە هەڵبژاتنا مۆر کرد و گوت ڕێگرتن لێ بڕیارە ڕیفراندۆمێ پارژ بۆ سەرخەبوونێ چ بژارە نەهشتن هەڵبژارتن نەبن هەتا بێن بکار ئینان وەکا تاقیکردنا ڕایە گشتی. حکوومەتی میانماری بە ڕێبەرایەتی مەدەنی داوای هاوکاری بە پەلەی نێونەتەوەیی کردووە بۆ یارمەتیدانی قوربانیانی لافاوەکانی ئەم دوایانەی وڵاتەکە. چەندان هەفتەی بارانبارینی زۆر بۆ تەمای ڕوودانی لافا و هەرەسێنانی خاک و گیان لە دەستدانی 46 کەس. هەروەها کاری کردوتە سەر زیاتر لە 200,000 کەسی دیکە لە باکوور و ڕۆژئاوای میانمار. لافاوەکان زیانیان بە ڕێگاوبان و پردەکان گەیاندووە و خزمەتگوزاریەکانی تەلەفۆن و کارەبا بە تەواوەتی لە هەندێک بەشی وڵاتەکە وێران بوونە. میانمار 4 ویلایەت و هەرێمی ڕاغین و چین و ساگیناگ و ماگەوەی وەک شوێنی کارەساتی سروشتی دەستنیشان کردووە و هۆشداری داوە کەوا لافاوەکان بۆ ناوچەکانی دووری باشووری کە دانیشتوانیان زۆرن بڵاو دەبنەوە. یەکەتیا ئەوروپی و ئەمریکا ڕژدیە لە تورکیە دکن هەتا لە سەرخوا بە دەما بنگەهین پارتیا کارکەین کوردستانی PKK دکن ئارماچ تەویک و وان سەرهەڵدایان دوو سەربازین تورکیا کوشتنە. یەکەتیا ئەوروپی و ئەمریکا دەبێژن تورکیە ماف هەیە بە ڕەوانیە ژخوا بکە لێ کۆمسیاری ئەوروپی دەبێژە دەوێ بەرسەوا تورکیا دجهێ خوا دەبە ئارمانچ هەبە و پرۆسەیە دانوستاندنان یان دانوستاندنین دموکراسی دناف وڵاتیدا نەئێخا پێش خەتەرێ. لەوەتەی حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئۆردۆغان هێرشی ئاسمانی دوو جەمسەرەی دژی سەرهەڵداوانی کوردی تورکیا و داعش ڕاگەیاندووە تەواوی پەلامارەکان دژی بنکەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بووە کە بۆ ماوەی نێزیکەی 3 ساڵە لەگەڵ پەکەکە لە پرۆسەی دیالۆگدایە. زۆر لە شارەزایان دەڵێن ئەم سیاسەتە نوێیەی حکوومەتی ئۆردۆغان لەبەر سەرکەوتنی پارتی هەدەپەی سەر بە کوردان بووە کە بۆ مای ئەوەی پارتی ئەکەپەی ڕەجەب تەیب ئۆردۆغان زۆرینەی لە پەرلەمانی تورکیا لەدەست بدات. ئەو هێرشە ئاسمانیانەی تورکیا کە نێزیکەی 2 هەفتەیە بۆ سەر بنکەکانی پەکەکە لە ناو تورکیا و لە سەرانسەری سنووری باکووری عێراق دەستی پێکردوتەوە بۆ تەمایی بەرپاکردنی نێگەرانی و گرژی باڵی بەسەر ڕەوشی ئاسایشی تورکیا داگرتووە. لە بەرامبەردا پەکەکە هێرشەکانی دژی لەشکری تورکیا دەست پێکردوتەوە. هێزە ئاسایشەکانی تورکیا دەڵێن ڕۆژی سێشەمە سەرهەڵداوانی کورد ئۆتۆمبیلێکی لەشکریان لە دەڤەری شەرناخ لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا تەقاندەوە لە ئەکامدا 2 سەرباز و پاسەوانێک کوژراون. ئەو پەلامارە دواترینە لە شەپۆڵێکی توندوتیژی لە نێوان پەکەکە و هێزەکانی تورکیا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو. لەوەتەی هێرشەکان دەستیان پێکردوێتەوە گەریلاکانی پەکەکە بەلایکەمی 18 ئەندامی هێزی ئاسایشیان کوشتووە. ئەو هێرشە ئاسمانیانەی تورکیا کە سەرهەڵداوانیان لە ناو تورکیا و باکووری عێراق کردوتە ئامانج و هێرشەکانی پەکەکەش دژی لەشکری تورکیا ناڕەزایی و نیگەرانی لە ناو تورکیا و دەرەوە بەرپا کردووە. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق داوای لە هەردوولا کردووە کە زوویەکی ئەم هەفتەیە دەست بە پرۆسەی ئاشتی بکەنەوە و گوتوویەتی پێویستە پەکەکە لە کوردستانی عێراق بکشێتەوە و ڕەخنەشی لە پەلامارە ئاسمانیەکانی تورکیا گرتووە. سێشەممە یەکێتی ئەوروپاش گوتی تورکیا مافی خۆیەتی لە دژی تیرۆریزم بەرگری لە خۆی بکات بەڵام دەبێت گونجاو و لە ڕادەبەدەر نەبێت بۆ ئەوەی دیالۆجی دیموکراتیکی سیاسی لە وڵاتەکەدا نەخاتە مەترسیەوە. ساڵێک لەمەوبەر لە 3 مانگی 8 ملیتانەکانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش هەڵیان کوتایە سەر ماڵ و حاڵ و شوێنەکانی کەمینەی ئەزیدەکان لە باکووری عێراق و بە سەدان پیاویان کوشت و بە هەزاران ژن و کچیان بە کۆیلە برد. راپۆرت ئەمە راپۆرتێکی تایبەتە بەو کارەساتە.
ئێزدی وێ ڕۆژێ بە فەرمانەکان و لەسەر جڤاکە خوا ددن ناسکردن دچەند دەمژمێراندا چەکدارن کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش بەسەر باژارێ شنگالێ و تەڤایە کۆمەلگە و گوندین دۆر و بەرداگرت هەفتەی دە فەرمانە دیهاتینە ڕەبعێ بێنینە هەفتەی دە هاتینە یعنی ڕەبعێ بێنینە هەندێک پیرەکە زارۆکێت خواویتن شۆڵێت بێناموستن گەلک زرامێت مەگەلک کوشتن و پیرەکێت ما و کەچێت مەگەلک برن ئەس بێشمەتە خۆدەش گۆتنام پیسترا ئەمە غێر هەیەکێک مەسەر حاڵی خۆدەت گری دەردێ شنگالیان نەژ ئەنجامی هێریشە هێزەکە بیانی بوو ئەردێوان داگیر بکە و حکمڕانیە لەوان بکە لێ ئۆلاوان و کەرامەتاوان ئارمانج بوو داعش ژن و زارۆ ڕاواندن و سیڤیل دناوجادا و مالاندا بخوینەک سار کوشتن و سەرژێکردن و لەسەرێ ڕێکان ئێزدی شەپرزە بوون بێ ئاو و خوارن لەسەر چیای شنگالێ ئاسێمان دەردەک بوو وجدانی مرۆڤانی هەژاند هەوڵدانê mirovî ji bo parastina bêhezaran sivîlên ku li ser çiyê bê av û xwarin asêman e داعش دیرۆک ڤەگەڕاند دەمێن تاری و بازارên کۆلەیان vekrin jin û zarok danane ber bazaran قال كاتشا وقال جنا قالك تعدا الكاتشو جنات كرن فرودنا يكود هريا كيل دانا يكود فرودنا يكود فرودنا ودانا حوالي خوا 10-15 هزاري الدانا يكود يعني تشيك شيكي عاجز بول دانا يكود قالك تعدا كاتشات كرن قالك اخوات كش دشاف ڕۆژێکێدا پتر ژێ 300,000 شنگالی و دپێڕا 10,000 ئێزدیên دی digal کێمانiyên دیên ئۆلی و خەلکێ دەوروبەرên مووسڵێ دەربدەربوون و خیڤەت و کەمپ بوونە حەوانگەهێنوان بووە سالەکە ملبان چادرا دەشەوتین کەچوو ژنێن ما بیع و بازارش خۆڕە پیتکن ما خۆشیەک نەدیێ ما تشتاکی خۆش نەدی ئەمێ چ بین مەژانەکە خۆش نەدی شوارە و بەسالەکە ملبان دەراینە ڕەوژەمە گەلەکە خراپ ئەمە دیێمە بخێر و سلامە جارەکە تشتە چێبووم بەگەرینە چای شنگال و ji ber ku gelek ji êzdiyan qayîl nebûn olaxa biguherin Daeş bi seda ciwana kuştin lê ew bêdesthilatdarên jêrdestê wan bêçare bûn di demê salekê de ev trajîdî bû naverokê dehan dokûmenterî û karên navdar li ser astê cîhanê pitir ji 24 milyon kesan wê neyê keçeka êzdî dît li demê revê li ser milê xwe berê xwe da gundê xwe yê vala Zemnak İsmaîl wê negirê wî ke valê dîrokî bû ئەمێنێ لە شاخی سنجار و لە حوتەم ڕۆژی هاتنە خواروەی خەڵک لەسەر شاخەکە گرتم و ئازانم یەکێ بوو لەو ئاخیر کەسانی کە ئاهاتن ئەوەندەی من چیرۆکی ئەم کچە کە لەگەڵ یا قسم کرد باوکی لەناو سنجارە بەجێما بووە خۆی سلاحی هێڵگرتە بوو با بڵێن بەرگری لە دایکی و لە سێ خوشکی تریە کرد کە یەکیان خوشکێکی ساوای هەبوو بە باوەشی دایکە بوو ئەم کچە بە ناوی ڕووناک باپی ناوی خۆیان بە من وتی تەمەن 14 ساڵە بە دەربازبوونا ساڵێکی بەسەر تراژیدیا شنگالێ شنگالیە ناودار بمەردینیە نەبەس بهیڤیا ڕزگارکردنا دەڤەرا خوەنە بەلکو بهیڤیا میکانزما پاراستنا خوەنە بەری ڤەگەرنا ئەردێ بابوو باپیران و ڤیدیۆ وێنەیەن هەزاران خەڵکی دەربدەر بێ ئاو و بێخوارن ئاسیمان لەسەر چیایە شنگالێ وجدانی مرۆڤانیە هەژاند سەرۆکێ ئەمریکی باراک ئۆباما فەرمانە هێریشن بفڕۆکان لەسەر کۆمەڵە ملیتانên ئیسلامی و کۆمەڵە ملیتانên توندرê داعش دان jê lalişî û bi vê helkeftê me ev raporta taybet heye ئەو ێزیدیانەی کە لە کۆمەڵکوژیەکە ڕزگار بوون لە دەوروبەری هەرێمەکە بڵاوبوونەوە ئەم کۆمەلگا بچووکە لە گەرمای هاویندا لەبەر سێبەری پەرزگاکەیان لە لالش پشوو دەدەن دیمەنەکانی کە 12 مانگ پێش ئێستا ڕوویدا لە مێشکیاندا هەرماوە دو زارۆکت مەبوون دەریکێ ئاوێ حسەتا هەردوا بوو یعنی چ ماوەڵبی منت خودێ دەریکە گاف حسەتا زارۆکت مبوون خودێ دەریکە گاف نەبە حسەتاوان
خدا من دیشتی نافتسین بخدا شێخ ئیسماعیل قاسم ڕزگاربوویەکی ترە و گوتی داعش دەستدرێژی سێکسی کردوتە سەر کچە ئێزیدەکان هەزارانی تریان کردە کۆیلە و پیاوەکانیان کوشت. وسلمەکردن حەمدەلە ئەم خەلان تاوسی مەرەک ئەم خەلاسکردن ئەم گەهشنا کوردستانی پشم گەشتە کوردستانی ئەو کەتنا باژارێ مەی شنگال و مجەمعید مەدە. ساڵێک پاش کۆمەڵکوژەکە هادی بابەشەغ وتەبێژی ڕێبەری ئاینی ئێزیدیەکان دەڵێت هەزاران ئێزیدی لەناو چوون. نازحون في شتى مدن إقليم كردستان هێشتا بە هەزاران ئێزیدی ئاوەرن و لە سەرانسەری شارەکانی کوردستان، عێراق، سووریا و تورکیا پەرتەوازە بوون، بە هەزارانیان لە ئەزێدی باو و باپیرانیان ڕایان کردو و هەزاران ژن و منداڵ لەژێر دەستی داعش بوون بە کۆیلە. ڕێبەری ئاینی ئێزیدیەکان بابەشێخ داوای یارمەتی دەکات. ورب العالمین خێرەکەی بەردەدەبی عەردی مکەوناتێت هەموو کورد بن، عەرەب بن و جوو بن و فلستینی بن و هەر قەومیەکە شەبەک بن و ئێجدی بن و فەڵە بن و هەموو ستار ببن و هەموو. لە کاتێکدا هێشتا داعش بەشێکی زۆری عێراقی لە دەستدایە، کەس لێرە نازانێت کەی دەتوانێت بگەڕێتەوە ماڵەکەی خۆی. هێرۆزەنگەنە دەنگی ئەمریکا. وتوێژی کورد کۆنێکشن لەگەڵ خانم ئەمینە سەعید ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق بەوە دەست پێ دەکات ئایا دوای ساڵێک لە پەلامارەکەی داعش بۆ سەر ئێزیدیەکان زانراوە ژمارەی کوژرا و جیراوەکان و ئەوانەی وەک کۆی لە فرۆشراون چەندن؟ مازیدەی 5,000 ناویمە کۆم کردبوونیە ئەدگرتی لە دەستی داعشدا ژبنی ئێت هاتینە کوشتن و دووندا هەتان هەوان نێزیکی 10,000 هاتیە ڕزگارکردن چی ئەوان بخۆکەوە خۆ ڕزگاری و چێ پاریکاری ینی پچە ئالیەوە هەتان هەیانی هەموو ئێت هاتینە ڕزگارکردن 10,000 یان هی زێدەی 3,000 مرۆڤی لە دەستی داعشدایە. ڕزگار و چه جوان کەچن؟ بڕاستی ئەس درشتی نزانم بەس بێژم نێزیکە 400 چەند ئێزی دەستی داعش دەمانە؟ بتری 3,000 هیچمایە و نێزیکە 1,000 شوان گوڕن و داعش ئەو ژین هەبرینە مەعسکەرە و وان بنە شەڕ و یعنی هەجێ تشتێ خەرابەکە گوتی وان کردە مستەقبەلدا وانشی ببنە شەڕی. یە دیر اونزان کدرینە؟ خۆدەم گەلەکە ژێ زانن و بەس گەلک ژێ مە پەیوەندی وانڕە نینە ئەش بەروانژی یا تەلەفۆن نینە لێ درێ یا مەتەلەن ئەنتەرنێت نینە نکارن ئەتیساڵی نەمە بکن نە بخۆیت خۆ بکن بەس گەلەکە ژێ جیهت گەلەکە ژێ زانن چی. ئەمینە خانم بێژن ئەویت ڕزگار بوو یان ئەوێت خۆ خلاص دکن ڕانیەوان نها دگەنە هەرێمی هەرێما کوردستان عێراقی و دکەمپادەنە دەبێژن ڕەوشاوان گەلێکی خراپە یعنیش بلیک و ڕەوشاوان و دەردێکی مەزن ڕەبۆرینە ئەو نها حتا هەرێمیژی پشتی ڕزگار بوونژی نەخۆشیین دەرونی بووان چێبوونە. ڕاستی کاک دەخیلش دل یعنی نەخۆشی دوان هەرت بەرداوا من ئەش بەرش دسێ ئالیەوە وەختێ تێن دیسا هەر پەنابەرن. تێن مرۆڤێتوان هەموو داک و بابن خوشک و برێدوان هیچ دەستی داعشتە گرتینە تێن یعنی کەسێک نینە یعنی بەردەوام بە پاریکاریاوان بە یعنی شتێکی گەلێکی بزەحمەتە وەختێ تێن ڕزگارش بینسا خۆیت خۆ جهەک نەبێت تێدا ژیانە خۆ بەردەوام بکەن جەش بنی تەندروستیاوان وش بنی یعنی تشتێن نەخۆشی دیتین چاواش بیرا بکەن یعنی بنی متابعاوان بێتە کرش ئالێ تەندروستی بە نەخۆشی دوان هەرت بەردەوامش بەر خۆی دوان نەدیارن و جیهەکی خۆش نینە هەتا بکەبنێت یعنی جارنا هەیڤەکێ خیبەتێک بدەستوان ئەکاوێ بکەبنێتی جەف نەخۆشی هەرت بەردەوام ساڵێک دەرباز بوو بسەر گرتنا شنگالی ئالی داعش بە و هەرێم هەموو کاول بوو خەڵکێوێ هەموو دەربەدەرنەها 100,000 هیڤی هەیە و بگەڕنەوە یعنی پشتی ساڵێک دەرباس وی هەتان خەڵکێمە وەکەم بێژن یعنی مە هەموو کامە تشتێکی وەکە گوتی ئومێدا مە ڤەگێڕێ مە نەدیتە یعنی بوو ساڵێک مە تشتێکی بکە دلێ مە خۆش بکە مە هیچ نەدیتە یعنی پشتی ساڵێکێ هەندێک منتەقین مەی ڕزگار بوونی هەتانها هیچ خدمەت جێرە هاتی نەکردن هەتا خەڵک ڤەگەڕ هەتا وەکە گوتی ئەم تەشجیعش خەڵکێکی چێکن ڤەگەڕنە منتەقە خوا. الآلية دي الفيدري يعني في سالكة بنعبرن يعني الفي جرميا هافيني ده الفان خيبتا ده يعني نكهرباء دي ما مستمر نقاف هيا وسازفتان سروان هذا درباس بوشول ويت جمدي والنخوشي ده خواندنينا شغلنينا
و دیساوەکە گوتی ڕۆژێت بێن ئەم نزانن وێ چاوە بن یعنی ڕاستیژی یعنی حالەتەکە نەفسی ما هەموو کارە چێ ویە نە بەسشیەکەیەکیش مالاوی بتنێ ئیگرتی یا هاتیە کوشتن بتنێ ژێرخانە ئابووریە شنگالی و باش و بەحزان ژیو یا ئیزدیا بەگشتی وێران بوو بە ئەگەری هاتنە داعش چه هیوی هەیە و دیسان ئەو هەرێم جارێکە دیبێنە ئاواکردن یعنی بەهۆرە بکە هەتان هاز هەزارە دەرکەتینەش دەرڤە یە چوینە ئەوروپاوان و هەموو بڕێکێت قالچاق چیە وز بەهۆرکم هەجێ ژێبێ و وەکە پەرێدوی هەبن یعنی گەلێکی دیژێوێ چن هەتانێکی وسانە خۆشە و هەتا بالقیڤەتا دانێ و کەمپا دەینە يعني بهزار ديجي ويشن يعني چند داعش بتر مال منطقة مدخل كماشي بتر تشش درفا بس يد مينن أو همو بلنغازن ورزيلن أو يتكا تشجينين يتكا تشأواوي نشي تشش درفا يا أوش كي شوف أنا براستي جهة جيبه يعني بتريا خلقي ما يتشن هكا ما يعني بس تشتكي يباش ما ديبا تغييرك شيء ويف برشتي سالك خلقي ما وكا قوتي دليوي فقريابا وحسيابك هرامتا ويفقريا يعني شبني ما أرض شو ما شرفت شو بس بالراس ليجي متحسن إنه خلقي ما تحسي كرامتا وينا معايا يعني هتا إنه شو منطقة مهاموك يعني نبح شيخ وبعزانا يشنقال يعني شوان بنديت ولا الشيخ جيهمو هي درجنا هاتيا رزقار كرن بس الشنقال وقل بيشيا بيبا خودا مقوتي هناك جهاتي رزقار كرن بس هتا إنه هاجيهش خدماته أو جيرنا هاتيا كرن. البدء نرازي ليش برسبا جواكا اللي فتوي بقشتي نجبو مثلا درخصنا داعش الجهاديين درجة ملهمو الدنيا عبادة بس شيء ما هيش تشتي بجهناني نش آلي ما بس تشتي بجهنها تيكرن راستا شر داعش تيكرن كرتك جواداني بدلتي شر داعش نكربا كرتي هاد با كردستان جدا وخلكي مال كردستان جدا نستريبا بس شمرة وكاكا إيزيدي هاف قاسكا تشوش نيمت قرتي أو يعني شمرة ما جهزنا كقالك يمزنجي هاي وقتهم هو قاسي دنجي خود هيني بيشنا ما بيشتفاني دويني بيشن أم برينا وتحسن بس هيش تشتكي أم بحسن نهات يكرن داخل بابي او رابورتان او توجانيك بلاو بو او ديمانانيك ديبيني بيغمان ما كارساتك بلام اشتكي زور بتوك لتاو اويك او كارساتيك بسر او خلقها توا بابي سكان شندرك ويتن زور نارازنين بابلين هاوكاري ياخذ بفرياكوتني لان كومالغايني نتويوا زور نارازين لوزعك ولهمان كانت داواش دكري امانه بقرنوا تشي همو شونه كان هرتيان هي لدسيان دا مال وحالي خوان بقرنوا تشي اقب مال النبي حال النبي لروي اسايشه واجر اشتيق مسوغر نبيتن اسايشان دابين بكات بوتي بقرنوا راست حيدر تو راست بيجي وراسي جوكو امينه خان وكو خلق دي جنب الوان تاخذون وكتو بيني فيديو اجمديتي ويران كاري لهرجي شي بويا مثلا وبحثا مثلا رزقار كنتي كرنو هاتي هلبت خلق برهرج تي في بهري من الشغال بيرزقار كرن لي ازدي بخا دا خواز عندي ديكنكو كاتشنوان بين رزقار كرن د سدا اجدا چوكو زانن مثلا رزقار كرن شغال نقالك جرينجا بقد هنديكو باراستنا وان هبه بشتي رزقار كرن يعني اكر وي سروي ويراني هر نشي تشتي خاني توان تديت وان باجر وان جيد وان دا همو بقشتي ويران بيجر خانه ابو جناف شويه فكرن شي تشتي فكرن جي خاني خو ابا بكن بشتي ده رجا جارك ديان بشتي صالك جارك دي داعشان كومالك دي بيتن او جي يعني تشتك مزنه بجبوان ابجا ميكانيزم مثلا باراستني تشتغل جرينجا شوان را وهلبتو كتاب وتيجي قرانا وان قال لك بزحمته وهرجا هاجي هركس بحسي رزقار كان ديك مخابني وازديان لهر جهه او لي بيروريا يكم سالفاغرا قرتنا شنغالي كر لكردستاني ولا اوروبا دهان هزار ازدي ودوستين وان قربنا ناب جادان ودا خوازا رزقار كرنا شنغالي وباراستنا خلكي ويكر لجهن كو جواكن ازديالي كيمن وكا ولايات فرجينيا يا امريكي وان المال الخوا بهالكرنا عموما وبدنجيه خماخوا دياكر رافين دوسكي لقال وامبو جواكا ايزيدي لباجار سنترفيل لولايات فيرجينيا جيفيان وبيرانينا صالا يكم ياكم كوجيا شنغالي شرمزار كرن وان شمال كلكرن لمالا ريزدار حسين الياس يكوج الصالة 1999 لأمريكايا وببيدنجي للدورة شمالا ساكنين هزار رحمة خديل قريت شهيدة أبي وإن ما يجي خدي بسترين
والدست داعش دجي خدي دريكي خيري جي ربي هنيري وسببي كا خيري وباني چند خوي شيم وشرفت عالم هميتكين شافي خو بدنا إيزديا جاركا دوهاب سري إيزديا پشتی هلکرنا شمالان او همو جویان و لبلگ فیلمکی نرین. اف فیلمه جعالی حکیم شمو و هاتیه چکرن و تیده ده خویا کرن 3 ماه 8 یا سال 2014 چه بو. مالبات همو خمگین بون و ایشا واند جاون واندا دیار دبو دمی واند فیلم داد دیتن کسو کارن وان کوچبر دبن و تین کشتن. از گلکی عاجز بون. گو بابیم برایم خوش کن. گلکی صعبو. أهليمي گلو جواکا ازدی لباجار سنترفیل چوا ناس کرن و او لکیوه بون دمی وان بوی روژا دجوار بهیست. ساعت 3 بشبو تليفون خود نيري بدي هنا خلكي ما تشتن سرشنقالي دانينا بريجي دلي ما بترسبو مزاني وتشتن هذين ودايكو بابي منو تشوفا قريبونا شنقالي ويروجي بخوا بري ويبدروجا بري تشيبي ازل شغل بوم ويروجي هفالامج ألمانياش مرة خابر كير از مفورا تليفونا مالي فاكر مقوم از بابي خورا بايبي مقو كتشكيوها بهيستا شنقال شو بابي مقو قو اجينها بعسي هاما از فورا هاتم مالي يعني از شغلنا مام از فورا هاتم مالي I heard it from my family members, my parents. من جمال باطا خواج دايكو بافي خو بهيست رياكسيونام او بوكو او تشتكي قلكي خرابه لم فهم نكر تشي دبو از سر تختي خوبم برايم 24 جرا تلفونش مكرش المانيا جرا تالي نوس بقسام برغوتام گو شنگار چو مگو يعني چا گو شنگار كفت داعش يعني كفت شنگار حميد يعني مكفت دست داعش ده دوی دمه کو به هزاران کچن ازدی دست داعش دانه و به هزاران ازدی کوچبر بونه گلو هیوی هیا کو گل شنگال روژه که وگرن مالن خو خوزی بس چاوانه يعني حتى 7 سال که هیچ تشتک چه نبوه بس هک تشتک چه بوه عالم بدگرها که نابه هک بس قالا شنگار بکندلی محمل ورش شوته چاوا ایکی نابه بگره ولات خو چیش ولات انسان شیرین ترهنه ازدی بانگ لجوات آناونتوی دکن کو آلیکاریه بکن دا کو کچ و گلن وان ورن رزگار کرن و وگرن شنگاله. راویندوسکی دنگ امریکا پەیامنیاری دەنگی ئەمریکا ژیار عومەر سەردانی پەنابەرانی ئەزیدەکانی لە کامپی عەربەت لە سلێمانی کردووە و ئەم راپۆرتەی ئامادە کردووە. ساڵێک بەسەر داگیرکردنی شەنگال لەلایەن چەکدارانی دەوڵەتی ئیسلامیەوە ناسراو بە داعش تێپەڕی. بەڵام شەنگالیەکان بەدایان ساڵ دەرد و مەینەتیەکانیان لەبیر ناچێتەوە کە سوکاری ئێزیدی ڕفێنراوەکان لە کەمپی ئاوارەکانی ناحیەی عەربەت سەرەڕای پلەی گەرمی بەرز و نەبوونی ئاوی خواردنەوەی خاوێن و خزمەتگوزاری پێویست بەڵام لە ئێستادا لە خەمی گەڕانەوە دانین بە تەنها بۆ ماڵ و حاڵی خۆیان لە شەنگال بەڵکو خەمی گەورە و لە پێشینەی ئەوان شادبوونەوەیە بە کە سوکارە بێسەر و شوێن کراوەکانیان لەژێر دەستی چەکدارانی داعشدا. ما همول دسته واندانا ما زهون در يخنو ما تشتكي دينا ما هوا ما رزيلي دي وما رباني دي وما برش دي وما تعب دي ما وانش دسته وان در يخنو ما تشتكي دينا بس ما مساعداك ونش مرتكن الدولة تابلاك ما الدولة در يخنوها لە کەمپی تایبەت بە ئاوەرەکان کە دەکەوێتە ناحیەی عەربەتی باشووری ڕۆژهەڵاتی سلەیمانیەوە 271 خێزانی ئێزیدی کە ژمارەی تێکڕای ئەندامانی ئەو خێزانانە دەکاتە 1300 کەس لە ژێر خێوەتی ئاوارەییدا ژیان دەگوزارێنن. لێرە چەندین چیرۆکی لێکدابڕان دەبیسترێن کە وەکو برینێک بەسەر دڵیانەوە بەجێ ماوە. خوشکەکەم و براژنەکەم لە ڕاقان لە سووریا وەکو براکان هیچ هەواڵیان نییە خێزانی برا بچووکەکەم کڕیمان لە داعش ئەو ڕزگار بووە ئێستا لە دەوەکە و ئەوانەی تر لەوەی ژەگەتای سەر بێسەرژانی هیچ هەواڵیان نییە ئێستا 14 کەس ماوە بەڵێ ئەوەش پێگاتوە برامە و باوکمە و پوشمە و داگمە و خێزانی دوای نزیکەی 5 مانگ لە داگیرکردنی شەنگال و گوندەکانی دەوروبەری هێزەکانی پێشمەرگە بە هاوکاری چەکدارە خۆبەخشە ئێزیدیەکان و یەپەکە و هاوپەیمانان لە کۆتایی ساڵی ڕابردوودا چەند گوندێکی ئەو قەزایان ئازاد کردەوە. بەرپرسانی پێشمەرگە ئازادکردنی تەواوی قەزای شەنگالیان پەیوەست کردووە بە ڕزگارکردنی موسڵەوە کە هێشتا وادەکەی دیار نییە.
هەر بۆیە ئاوارەکان لێرە ئومێدی ئەویان نییە بە زووی بگەڕێنەوە و بەدەم چاوەڕوانیەوە چیرۆکی کە سوکارە دیلکراوە بێسەر و شوێنەکانیان دەگێڕنەوە. هەڕاجی ئێزیدەکان یافرەتی ئێزیە ئەمە لێرە نوویسیە $100. وەختێ نەگرتین 26 بوون 4 هاتن ئەوە دباقیل باوانمان ئەو مان التەلەحفەرنا. لە ڕۆژی 3 ساڵی 2014دا داعش بەلاماری شنگالی داوداگیری کرد. بەشێک لە خەڵکەکە ئاوارەی چیای شنگال بوون و بەشێکیشیان چوونە ڕۆژاوای کوردستان و لەوێشەوە دووبارە گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان. هەزاران کەسیش کەوتنە دەست چەکدارانی داعش کە بەشێکی زۆریان کچان و ژنان و چارەنووسیان تا ئێستا نادیارە. کەسوکاری قوربانیانی کارەساتەکەی شنگال هاوشێوەی کەسوکاری قوربانیانی ئەنفال لە ئێستادا چاوەڕێی گەڕانەوە یاخودلانی کەم هەواڵی ئەو دۆست و ئازیز و کەسوکارانەیانن کە لەلایەن چەکدارانی تیرۆریستی داعشەوە لە کارەساتەکەی شنگالدا بەدیدگیران. ژیار عومەر محەممەد، دەنگی ئەمریکا، کەمپی ئاوەرەکانی عربەت، پارێزگای سلێمانی. ئەوە لە باژارێ دهۆکێ پێک هاتن ئۆلیل یەکەم بیرەوەریە کارەساتە شنگالی ڕێز لە قوربانیان گرت و پشتەوانیاخوا ji بۆ خەڵکی شنگالی دیارکرد. پەیامنێرێ دەنگی ئەمریکا کاوە عومەر لە ڕێوڕسمان ئامادە بوو ئەفراپۆرت گەهاندیە. بنگهێلا لە شێر ڕەوشەمبیری و بە هەفکاری دیال پارێزگەها دهۆکێ و ڕێکخراوا داک ڕابوون بە ساڵیادا شنگالێ د ئەvê çalakiyê peyvên ayînî hatûn xwandin mîna êketiya zanayên ayînê îslamê tayê dihokê û peyva kiristiyan û êzdiyan. Xirabkirina perezgeha ya mizgefta ya kenîsa ev hemî pêk ve îdare dikeyin wekbêjne Daişî Daişo cihêtel welatê menîne Daişo tu şermizan bûyû rîş bûyî وەکی چاوە جلکێتەیە ڕەش هون دلێ منە ڕۆحت منە ئەوێت هاتن کوردستانێ خەڵکێ دهۆکێ خەڵکی کوردستانێ دلێ خۆ بەکرد بەری دەستێ خۆ بووە لیان هون مرۆڤت منە ئەرێ ئێوەکە ڕۆژەکە ناتەجمیدکردن تاریخا ئێزدیادا ئەو کارەساتە بسەرێ ئێزدیاتی هەموو دنیای بەلا بوو دلێ هەموو ئینسانە دلێ هەموو خەڵکێت خێخواست دلێ خەڵکێ شەوەتان کچۆ jinên êzdî daxwaze ji aliyên peywendîdar dikin ku rêçarekê bû ewan afreta bibînin ew ên destê Daeş da. وچو جاره بهیوینه بن روزه دیتون او دینا رزگار کردن و زبرنا نف خشک برایت خو کسو کارت خو چو جاره امو کوجنت ازیدیل هیر ام دستاشوان برنادن حتی روزك ما ام دی برابانیش وان کینو ام دی برابانیش ما فی خو کینو ام دی هر درگاه کی خودینو دی چینا جادا کین هاوار حتی روزك ما سر روزك ما کو مدویج یعنی دساغلی بیت ام دخوازیا رزگار کردن وان کچکا بکین ام وقت ازیدی دخوازما اش حکومت او دخوازمش همو جا او جيت كإنسانيتي تهاوي وجيت كقانون تهاوي داخوازمش حكومة اشباجيت برلمان رئيسة الشهيد بسروشين ازدي وين وان هاتن دالقاندن بپوفدان كانوا و بو اسمان كردستان هاتن بلند كرم بدستن مسلمان و كريستيان و ازديان داكوه چند ديار بكن كو هرم كردستان جهه بيگواجيانه كاو عمر دنگ امريكا دهوك. بینەران عزیز بەم جۆرە گەشتنە کۆتایی ئەم بەرنامەی کورد کۆنێکشن لە دەنجی ئەمریکا دەتوانن بە ڕێگای ماڵپەڕ و فەیسبوک و ئەوانە پەیوەندی بکەن بە دەنگی ئەمریکا داتکەم یاخود کوردی دەنگی ئەمریکا هەروەها بە سڵاوی تێکڕای کارژێرانی دەنجی ئەمریکا داوای کاتێکی خۆشتان بۆ دەکەین. خوداحافظ.